کەمەندامانی کوردستان کە گرتبووینەوە ئەوە بوو ناڕەزایەتەکەمان ئێمە ئەوە بوو ساڵانێکی زۆر ئەوەی نەکراوە بە کەمەندامانی کوردستانی کردووە هەرچی نەهامەتی و هەرچی بێڕێزی و هەرچی سوکایەتی و برسێتی و گریان و خەم و ئازارە بە کەمەندامانی ئەم وڵاتە چێژراوە. دوای ئەوەی کە کەمەندامان درانەوە بە لیژنە بڕیار درا لە ماوەی 3 مانگ، دواتر 6 مانگ، دواتر ساڵێک، دواتر 2 ساڵ، دواتر 3 ساڵ کەمەندامان لە لیژنەکان دەربچێن و بەناوی چاکسازیەوە کەمەندامان برسی کران و مووچەکانیان ڕاگیرا و لە کۆتاییدا 6 ڕۆژی کە دانرا بۆ ئەوەی کەمەندامان لیژنەکان کۆتایی پێبێت، بەڵام بەداخەوە نزیکەی 6 مانگە ئەم 6 ڕۆژە درێژەی هەیە. ئێستا بە هەزاران کەمەندام کە لیژنەیان کردووە کۆتاییان بە لیژنە پزیشکەکان هێناوە و لە لیژنەکان دەرچوون ڕێژەی پێویستیان بەدەست هێناوە لە 155 بەرەوسەریان بەدەست هێناوە بە حەقی بە مافی خۆیانە مافی شەرعی خۆیانە بێن ئێستا مووچەکانیان وەرگرن. بەڵام بەداخەوە بە بڕیارێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەتا ئێستا کە بۆ 6 ڕۆژ دەچێت 2 مووچەت دابەش کراوە ئەو حجزە ئەو ئیمزا سوورە لەسەر ناوەکانیان لا نەچووە بە بیانووی ئەوەی با پرۆسەکە کۆتایی بێت دواتر مووچەکانیان دەدەینێ کە ئەمە بیانوویکی زۆر نامەنتقیە زۆر نامەعقولە کەمەندامێک برسی بکرێت 2 مانگە مووچەی وەرنەگرتووە کە دڵنیاین هەتا 5-6 مانگی تر ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت تەنها لە پێناوی ئەوەی کاکی ژمێریار لە وەزارەت تااقەتی نییە مانگانە ناوە زیادەکان کە حەقی خۆیانە بخرێنەوە سەر لیست ئەمانە برسی دەکرێن ئەمانە بێپارە دەکرێن و ئەو کەمەندامانەشن کە هیچ سەرچاوێکی داهاتی تریان نییە. ئەوانەی کە ئێستا پارەیان نادرێتێ ئەوانەی کە لە لیژنەکان دەرچوون ئەوانەی کە حەقی خۆیانە پارەیان پێ بدرێت ئەو کەمەندامانن کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە دەبێت پارەکانیان بۆ خەرج بکرێ بەڵام وەزارەتی کار ئەو حجزە لەسەر کەمەندامان لا نابا بە بیانووی ئەوەی با هەموو پرۆسەکە کۆتایی پێبێت ئەنجا دەکرێتە کتابێت و ئیشەڵڵا ئەبرێ بۆ ئەنجومەنی وەزیران و لەوێ موافقەی پێوەرەگیرێ. یەکەم زەمان چییە کە هەموو ئەو پارانیان بۆ خەرج بکرێتەوە. دووهەم کێ پێمان دەڵێت ئەم لیژنە تووبیانە کەی تەواو دەبێت. خۆم لە ژوورەکەی وەزیری کار دانیشت بووم کە دەیوت لە ماوەی 6 ڕۆژدا دەبێت لیژنەکان کۆتایی پێبێنرێت لە 27 11 بوو ئەوە ئێستا مانگی 5 وا چەند ڕۆژێکمان ماوە بۆ مانگی 5 نزیکەی 6 مانگە لیژنەکان کۆتایی پێ نەهاتووە. دڵنیاتان نەکەمەوە بە هەزاران کەمەندام ماون لە هەر چوارشارەکەی هەرێمی کوردستان ئێشتا لیژنە نەیبینیون لە هەفتەیەکە 2 ڕۆژ لیژنە دادەنیشێ. ئەم هەزاران کەسە چۆن تەوزیع دەبن چۆن ئەم لیژنە کۆتایی پێدێت باشە دواتر ئەو کەمەندامانەی کە لە لیژنەکان دەرچوون بۆ دەبێ زەمبی ئەوانە وەربگرە کێشان نەچوونەتە لیژنە بۆ دەبێ برسی بکرێن بۆ دەبێ مووچەکەیان نەدرێتێ. ئەمڕۆکە من لە بەیانیەوە لێرەم بە سەدان کەمەندام فۆرمی لیژنە تووبیەکەی پێیە بە دڵخۆشی هاتۆ پارەکە وەربگرێ بەڵام دەڵێن بەداخەوە هەر حجزی لەسرە بێن بە خەمی ئەو هەزاران کەمەندامەی کە شەڕی لیژنیان پێفرۆشرا دواتر لە شەڕەکەش دەرچوون و ئێستا کەمەندامن برسین دینار لە گیرفانیانیان نییە هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە هەتا کەی وا لە کەمەندامانەکەن چیتان لە گیانی کەمەندامانەوێت بۆ وازە گیانی کەمەندامانیانن. مژدەتاندا بە خەڵک پاشەکەوتی مووچە لا دەچێت بەڵام لەگەڵ موژدەی پاشەکەوتی مووچەدا ئێمەی کەمەندامان مووچەکانمان ڕاگیرا. ئەگەر ئێمە سروشتی ئەم کوردستانەمان ناشرین کردووە پێمان بڵێن بە ڕاشکاوانە نەفرەتتان لێبێ ئەم وڵاتە بەجێبێڵین با ئێمەش بە یەکجار دڵمان ئاو بخواتەوە بەڵام هەر جارێک بە ناوی یاسا گاڵتەمان پێ دەکەن جارێک بە ناوی چاکسازی جارێک بە ناوی پێدانەوەی لیژنە جارێک بە ناوی بەرزکردنەوەی ڕێژە جارێک بە ناوی گۆڕینی ڕێنمایی هەر جارە و بە ناوێک ئەوەی کە ئێستا ئێمە لێرە دەیبینین لە دوای چەند ساڵ حکومڕانی لە دوای چەند وەج بە پەرلەمان ئەوەی کە دەیبینین ئەوە تا کەمەندامەکانتان دینار لە گیرفانیانانە نە پاشەکەوتی مووچە شمولی کردین نە چاکسازی نە لیژنەکان دووبارەی دەکەبەوە. وەزارەتی کار بە بڕیارەکە تا بچۆرەوە ئەو حجزە لەسەر ناوی کەمەندامەکان لابە تا شتی خراپتر ڕووی نەداوە لەم شارەدا.